چایخانەی شەعب لە شاری سلێمانی شوێنێکی کللتوری ئەم شارەیە کە بۆتە مۆرچێک بۆ ئەم شارە کە تێیدا هونەرمەندان و ڕۆشنبیران بەردەوام لێرە کۆ دەبنەوە و یادگاریەکان و یادەوەریەکانی خۆیانی تێدا دەجێڕنەوە. پیرۆز بێ لە خەڵکی شاری سلێمانی کە خەڵکی شاری سلێمانی زۆر لە مەشایخ بەڕاستی من وەکو هەریدەک کە هەستم بە فەرمی نەکردم لەم شارە وەکو خەڵکێکی شاری خۆی کە خەڵکی ئەم شارە نیم خەڵکە میدەمانەتی ئەم شارە هەمیشە باوەشی کراوە بووە هەمیشە پڵی گەورە بووە ویسە شارمە کە خزمەتکاری خەڵکی ئەم شارە بم و خزمەتکاری شارەکەم بۆ بەڵێن شافێرەتم ئینشاءڵڵا هەر ئەوە دەکەین دووبارە سوپاس بۆ پیرۆز بێ سوپاسی دەستگای مرۆڤیان و هەموو ستافە دەکەن کە دەستیان ئەمە نوێژەکردنەوەی ئەم چایخانەیە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی دەستگای مرۆڤی مام جەنابی کاک شێخ لاوور ئێمە لە ماوەی پێشوە بەرنامە و ئامادەکاریمان کرد بە شێوازێکی کولتوری کە لەگەڵ شێوازە کۆنەکەی شاری سلێمانیا بگونجێ ئەم چاخانەیە نۆژەن کراوەتەوە وەکو ئەیبینن. چاخانەی شەعب یعنی ڕۆشنبیری ئەم شارێ چۆن مەسەڵی ناڵێ سلێمانی مەڵبەندی ڕۆشنبیری چاخانەی شەعبی مەڵبەندی کۆلتوریکی ئەم شارەیە. ماوەیەکی زۆرە ئاوارە بووین لە بەبوونەی نوێژەنکردنەوەی ئێرە شوێنێکە بە درێژایی مێژووی ئەم چاخانەیە جێگای کۆکردنەوەی هونەرمەندان و ڕۆشنبیران و لە نێو چایخانەی شەعب وێنەی بەشێک لەو هونەرمەند و ڕۆشنبیر و شاعیرانە هەڵواسراوە کە لە ئێستادا لە ژیاندا نەماون. هەر کەسێک کاتێک دێتە چایخانەکە ئاشنا بە وێنە و ژیاننامەکانیان دەبێت کە چی خزمەتێکیان بە شاری سلێمانی کردووە. دیارە وێنانە بخوان زوندکردنەوەی ئەو ڕۆحانەیە کە لە ڕابردووە ڕۆشتوون ئیتر هەر کەسە لە مەجالێکە مەسەڵەن با بڵێن اختصاص و تایبەتمەندی خۆی هەبووە لە شاعیران و لە ڕۆشنبیران و لە هونەرمەندان و لە ئەدیبان جارێکی تر کە ئێمە ئەو وێنانە بینەوە لەم شوێنە کولتوریانە جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ بەرهەمەکانیان. دەستگای مرۆیی مام لە پێناو زیاتر گەشەپێدانی کولتور و فەرهەنگی کورد و زیندوو هێشتنەوەی شوێنە دێرینەکانی شاری سلێمانی باوکاری دەستەیەک لە ڕاوێژکار و کەسانی شارەزای بواری کولتور و شوێنەوار چایخانی شەعبیان بە هەمان ئەو کەرەستانە نۆژەن کردووەتەوە کە لە کۆندا لە بیناسازیدا بەکار هاتووە. ئێستا و چایخانەیە بۆتە مۆرکێکی کللتوری شاری سلێمانی. هێمن کەمال، کورسات نیۆز، سلێمانی.